لەو خاڵانە کە تاوانە گەورەکانە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم من علق تەمیمەة فقد أشرك هەر کەسێک ئەم شتانە هەڵبواسێ وەکو چی موروی شین هەیە ئەم موروشینەکان کە بە تایبەتی خاوەن تەکسیەکان زۆر بەکاری دەهێنن تو خوا ئینسانێک مرۆڤێک باوەڕی وابێ مورویەکی شین لە دەرد و بەڵام مصیبەت دەیپارێزێ تو خوا چی باوەڕێکی بەخوا هەیە ئەمە تو خوا ئەمە خواناسەکەیەتی پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم هەر کەسێک ئەو موروانە هەڵبواسێ یاخود هەر شتێکی تر هەڵبواسێ ناڵی ئاژەڵێک بێ دوو لە ڕێبەڕێستان پێڵاوێکی بچووک بێ لە هەنێ شوێن ئەبینی یەک تایەکی سایران هەڵواسیوە لە شوێنێکا لە بەقەت خانوویەکە تایی سەیارە ئەمە بە حساب لە چاوپیسەمان پارێزێ بەخوا من مەبەستم ئەوە نییە کە موروشین بەکاردێنم بۆ جوانی یعنی غەیری شین هیچی جوان نییە نابێت مەبەستەکەت نایخوا هەر کەسێک ئەو موروانە هەڵبواسێ پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم شەریکی بۆ خوا بڕیارداوە ئیتە تۆ مەبەستت چییە نایخوا سوێن بەخوا ئەو موروشینە بیکەیتە هەر شتێکە شەریکت بۆ خوا بڕیارداوە بۆچی سوورەکە بەکار ناێنی چونکە شینەکە ئیشی خۆی هەیە ڕسمی دەستێکدانێ ناولەپێکدانێ چاوێکی تایە بە حساب لە چاوپیسەی پارێزێ ئەوە شەریک بۆ خوا بڕیاردانە هەڵت واسیوە لایدە ئەزانی پێغەمبەری خوا چیە فەرمێ صلی الله عليه وسلم کێ پێی خۆشە خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم دوعای لێ بکە وەڵڵا کەس پێی خۆش نییە چونکە دوعای قبوڵە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم من تعلق تەمیمەة فلا أتم الله له یاخوا ئەو کەسەی شتێک هەڵەواسێ بۆی کە لە چاوپیسێک لە بەڵایەک لە شتێک هەڵی بیپارێزێ یا ڕەبی خوا هەرچی کاروباری هەیە هەمووی تێک بداتە ملیەکە یاخوا خوا کاری بۆ ئاسان نەکە یاخوا ئەوەی سەیارەکەی موروی شینی پێوەیە هەڵی واسیوە بە پێی و حەدیسە یاخوا خوا سەیارەکەی نەپارێزێ پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم چۆن یعنی ئەوەی کە مەبەستێتی پێی خوا نەیپارێزێ ئەوەی هەڵی واسیوە بۆی کە خانوەکەی بپارێزرێ یاخوا خوا خانەکەی نەپارێزێ ئەوەی هەڵی واسی بۆی کە فڵان شتی بپارێزرێ دوکانەکەی پارێزراو بێ خوای گەورە دوکانەکەی پارێزراو نەکات واتە بۆ هەر شتێک کردوێتی خوا نەیپارێزێ کەواتە ئاگادار بن ئەوە شەریک بۆ خوا بڕیاردانە ئێمە دوایەوە کە شایەتمان دێنین تازە باوەڕمان بە نوشتەیەکی سێ و چە هەبێ کە کۆمەڵێک کەسی خوانەناس خراپەکار ئەوانەی کە نوشتە دەکەن پڕە لە جەدۆلی زەرب یەک و دوو سێ و ڕسمی کۆمەڵشتی زۆر ناشەرعیتیایە کە هەمووی شەریک بۆ خوا بڕیاردانە بۆی ئاگاداری خۆمان بین موروشینەکان بەکارتان هێناوە تۆبەی لێ بکەن ئەستێرەیەکتان داناوە مانگێکتان داناوە شتێکتان هەڵواسێ بە قەد دیوارێکە بۆ ئەوەی کە ئەمە شینە و نازان ئەمە چۆنە بمان پارێزێت پەنا بە خوای گەورە ئەو پێغەمبەری خوا دوعاتان لێکە صلی الله عليه وسلم خوای گەورە کاروبارتان بۆ ئاسان نەکات جا بۆی ئەگەر پێت خۆشە خوا بتپارێزێ ئەبێ واز و تاوانە بێنی مە قسەی خۆم نیە مە حەدیث پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم ئیمامی عەبدوڵڵای کوڕی مەسعود کە سەحابەی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم ڕۆژێکیان گەڕایەوە بۆ ماڵ خۆیان تەماشای کرد خێزانەکەی شتێکی لە ملایە لەو شتانەی کە دەکرێتە مل یا دەکرێتە دەست یا دەکرێتە قەت سەیارە یا خانوو یا پێشی خانوو بۆ ئەوەی کە لە چاوپیس و بەڵا بتپارێزێ ئیتر ئەمە هەمووی شەریک بۆ خوا بڕیاردانە هەرچی مەبەستێکتە بێ نایخوا ئەم سەحابەی تەماشای ملی خێزانی کرد شتێکی هەڵواسیوە ملیدا کە دێتێ ملی بۆ خۆپاراستن لە چاوپیس و لە بەڵا و مصیبەت ڕای کێشا و بچڕانی ڕای کێشا لە ملی خێزانی دەرکرد بچڕانی فەرمووی بنەماڵەی عەبدوڵڵای کوڕی مەسعود کە سەحابەی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم ئیمانیان هێناوە بە خوای گەورە و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بنەماڵەی من زۆر دەوڵەمەندن زۆر لەوە دەوڵەمەندترن کە پێویستیان بۆی بێ شەریک بۆ خوا بڕیار بدەن نابێ شەریک بۆ خوا بڕیار بدەن چۆن خێزانی من دەبێ شەریک بۆ خوا بڕیار بدە ئێمە زۆر بێ پێویستینەوەی کە شەریک بۆ خوا بڕیار بدەین چونکە ئێمە ئیمانمان هێناوە بە خوای گەورە بووی لە شەریک بۆ خوا بڕیاردان بە دوور بین ئێستا تۆ ئەچی شتێکێک بەملت یاخود جاران کەسێک لەرزوتای بوو دەزویکیان دەهێنا کەسێک بە حساب ماشەڵڵا حاجیشە نەیزانێ خوا لێی خۆش بێ فووی پیا کرد و گرێدا
ئەزای خوا گەورە چێ فەرمێ ومن شر النفاثات في العقد نفاثات فووەکەیە عقد گرێیە ئەمە ئاەتە ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پەنا بگرە بە خوای گەورە لەو کەسانی کە فووەکەن بە دەستوشتا و گرێیەکەن پەنا بگرە بە خوای گەورە لە شەڕی ئەو کەسانە تاوانێکی زۆر گەورەی و شەریک بەخوا بڕیاردانە صحابەیەک ئیمامی عەبدوڵڵای کوڕی مەسعود کابرایەکی بینی ئەوەی لە دەستا بوو بچڕانی فەرمی وەڵڵاهی ئەمە لە دەستا بێ بمری قەت ڕزگارت نابێت لە قیامەت بۆ خاتی خوا ئەمە چێ لە دەستا ئەمە زۆر مشکیلەیە ئاگادار بین لەوانەیە هەندێکمان هەر نەمانزانی بێ بەڵام ئەمە سوێن بەخوا شەریک بەخوا بڕیاردانە تاوانێکی زۆر گەورەیە چونکە پێغەمبەری خوایش صلی الله عليه وسلم دوعا دەکا یاخوا ئەو کەسەی ئەو شتانە هەڵەواسەیە بۆی لە بەڵا بپارێزرێ خوا لە بەڵا نەیپارێزرێ دەیەوێت کاروبارەکانی چاک بێ خوا کاروباری هەمووی تێکداتە ملیەکە خوا کاروباری بۆ جێبەجێ نەکا خوای گەورە ژیانی پەرتەوازەکە ئەمە دوعای لێکە بۆچی لەبەرەوە ئەم دوعایە دەکا بۆی کە وازی لێبێنی کە تاوانێکی گەورەیە بۆیە مرویشین من بەخوا بۆ جوانی دامناوە بەخوا شەریکت بەخوا بڕیارداوە خوای گەورەیش دڵنیا بە دوعای پێغەمبەری خوا قبوڵەکە صلی الله عليه وسلم ڕۆژێ تووشی بەڵایەکی گەورەیش دەکات هەم لە دنیا و هەم لە قیامەتیش بۆیە بی بچڕێنە هیچ جوانێکی تیانیە مادەم شەریک بەخوا بڕیاردان بێ مادەم خوام لێ تۆ ڕەبکە هیچ جوانێک لە مرویشی نانیە لە چاوە